من لە دایکبووی 2023 تەمەنم 21 ساڵەکەات لە وەکو پرۆجێکت چەند پرۆجێکتێکم هەیە پرۆجێکتەکان سەتڵی خۆڵی زیرەکەن کە بەبێ ئەوەی کە تۆ دەستی لێ بەیتیان هیچ شتێک بە خۆی بکرێتەوە دابخرێت هەروەها گۆچانێکی زیرەک و دەستێکی زیرەک لەگەڵ خانوویەکی زیرەکە و جادەیەکی زیرەکیش لە تاواکردنی پۆلیشەشی ئامادەی ساڵێک لە ماڵە ئیسراحەتم کرد و دواتر بەشی ئایتی وەریگرتم لە پەیمانگای ناشناڵ لێرە کە دەستم کرد یەکەم جار طبعاً زۆر نامۆیە کە دەرسەکان ئاوا بەو شێوەیەتە بەرچاوت سێکە کۆمەڵشتی جیاوازتر لە چاو پێش وترا پێشتر ئێمە لە پۆلی شەشا کۆمەڵک دەرسمان هەبوو ئیستا ئەو شتانەمان نییە کۆمەڵشتی جیاوازترە مامۆستاکانمان لەخوا بەزاویەک لێک باشتر بوون لەلای ئێمە ینی دەرسەکانیان زۆر بە هێواشی ئەڕۆشتن لەسەر دەرسەکان زۆر بجوانی بۆیان باس ئەکردین لە ڕێگەی کلاسڕۆمەوە کە ئەمە تایبەتە بە خوێندکار لە ڕێی کۆدێکەوە داخڵ ئەبیت وەکو ئەوی کە چنە کاتی پێویستە و چنە کاتی بۆ تەرخانەکەم بەپی پرۆجێکتەکانی خۆم ئەگەر مەسەلەن شتەکانم هەمووی بەدەستەوە بێت و بیان کەم تقریبەن هەفتەیەکم ئەوێت دە ڕۆژێک بەڵام ئەگەر بزانم شتێکە تۆزە موعەقەتترە ئەمە شتێکی تۆزە ورتر دروستکەم نزیکی مانگێکم تا دروستیەکەم وەکو ئەوی کە ئامانجم هەبێت لە دروستکردنی هەر پرۆجێکتێکە من سەرەتا وەکو وێنەکێشان پلانێکی بۆ دائەڕێژم بزانم ئەگەر ئەمە بکەم چۆن دەرئەچێت لە ڕووی دیزاینەوە یەکەم جار ئەجا لە ڕووی ئیسفادە ئەتوانم چی دروستکەم لەسەر ئەم پرۆجێکتە ئەتوانم چەند مواصفات بم بەم پرۆجێکتە چەند تایبەتمەندی هەبێت وەکو بەرەو پێشچوونی من لەم پەیمانگای ناشناڵ بۆ تەکنەلۆجیا لە کۆمەڵک بواری جیاوازا بووە تەنها لە یەک بوارانە بووە بەس ئەو ڕێگەی کە من گرتومەتە بەر بۆ تەکنەلۆجیا مەسەلەن بەس کۆمپیوتەر بێت و بەس پرۆگرامی نەخێر وەکو ئەوەی کە ژن لە تەکنەلۆجیا دەرکەوت بێت و زیاتر ئیشی تیا کردی بێت زۆر کەمە لەبەر ئەوەی من هەر لە هاوڕەکانی خۆمەوە کە مەسەلەن ئەمانوت وەربا پێکەوە ئەمە بکەین دەربکەوین پێکەوە با پێکەوە ئەم ئیشە عرض بکەین ئەویت من لە ڕووی خێزانیەوە من ناتوانم ئەوە بکەم ینی ئەها ڕێگریەکە بوو ئەویش دیارە لەبەر کۆمەڵە کولتور و کشتە کۆنەکان کە هەبووە کولتور و یاسای کۆن کە دانراوە بۆ ژن کە نابێت کۆمەڵک شت بکات نابێت دەربکەوێت نابێت بچێتە دەرەوە ها کۆمەڵک ئیشێت ئەمە بواری ئەو نییە کۆمەڵک دەستەواژیان بۆ دانراوە بۆ شکانی بربەستەکان بۆ ژنان کە بتوانن لە تەکنەلۆجیا زیاتر بەرەو پێش بچن چەند شتێکی کەمە ئەویش یەکەم خێزان بیرکردنەوەی خێزانەکانیانە هەنی شەرت نیە ئیلا ئەم کەسە بچێتە دەرەوە ئەتوانێت ئەو لە ماڵەوە کۆمەڵە کورس وەربگرێت تا بتوانێت داتابیسێک پێویست ناکە ئەم کەسە بچێتە دەرەوەی ماڵەکەی ئەتوانێت خۆی لە ماڵەوە خۆی بەرەو پێش بچێت وەکو لایانی پەیوەندیدار هیچ لایەنێک یارمەتی نایاوم بۆ هیچ کەسێکیش بڵای کە تەلەفۆنیان کردبێت و بڵێن ئەمانوێ مەسە ئەم پرۆجێکتی تۆ بەرەو پێشتر بچێت هیچ کەسێک نەبووە بەڵام وەکو ئەوی کە پشگیریەکی کردبێت چەم خوشکەکەم بە دەرەجەیەک خوشکەکەم بووە چونکە ئەو لە ڕووی هەموو شتێک هەم لە ڕووی مادی و هەم لە ڕووی معنەویشەوە زۆر یارمەتی ئەیام ئەتوانم بەڵام ئەگەر خوشەکەم نەبووە من لێرە دانائنیشتم یان شتێکم دروست نەئەکرد بۆ ئەوی کە یەکێک خاوەن پێداویستیەکی تایبەت بتوانێت ئیسفادەی لێ بکات ئەو داهێنانی کە من دروستم کردووە چۆن بتوانم مەسەلەن یارمەتی کەسێکی تر بم کە بتوانێت وەکو من لە ماڵەکەی خۆتەوە کە دەستت پێ کرد یعنی تا ئەو هەموو شتێکە کە تۆ لە ماڵەکەی خۆتەوە لە سەتڵی خۆڵەکەی خۆتەوە دەستت پێ کرد لە تەلەڤیزۆنەکەتەوە لە سپێتەکەتەوە بتوانیت ئەم شتانە بە مۆبایلەکەی خۆت ئەپلیکیشن هەیە بتوانیت کە تەحەکومیان پێ بکەیت ئاگاداری چارچۆی ماڵەکەی خۆت بیت مەرج نییە یەکسەر ئەوەی کە تۆ ئەیکرد ببێتە دەرەوە ئەو ئەمانش لە ڕێی پرۆگرامینەوە من خۆم سەرەتاییمە ینی وەکو سەرەتایەک دەستم پێ کردووە بە چەند پرۆجێکتێکی جیاواز تا بزانم تا چەندێک ئەتوانم پرۆجێکتی جیاواز بکەم لە ڕووی بیرۆکە داڕشتنەوە بیرۆکە داڕشتنەکانم زیاتر گەر کەسێک دەستی ڕسمی هەبێت بەشی خۆی ینی ئەتوانێت خۆی بیرۆکە دروست بکات یان شتێک و لێرە لە پەیمانگای ناشناڵ دکتۆر محەممەد سەرۆکبەشی ئایتی زۆر هاوکاری مەکات مەسەلەن کاتێکە من بیرۆکەکەم ئەوت ئەوێت ئەتوانی ئەمەش بکەیت ئەمەشی بۆ زیاد بکە بزانێت چی ئەبێ ئەگەر نیشم توانێت ئەوێت وەرە من پێت ئەڵم چۆن بیکەیت
پلانێکی بۆدا ئاڕشتم ئەویت وەرە بەم کۆدا بەم شتە ئەتوانی ئەوانە دروست بکەیتەوە. پێکهاتەی گۆچانەکەی کە من دروستم کردووە لە شتی زۆر بەسیتەوەیە کە هەمووی پارچەی بچووک بچووکن لە ڕێی پرۆگرامینەوە ئێمە ئەتوانین مەسەلەن نەک دانەیەک 1000 دانە دروست بکەیت. ئەمەش بۆ خاوەنپێداویستی تایبەتەکان زۆر گرنگە چونکە ئەمە لە ڕێی پاتریەوە ئیش ئەکات کە پاتریەکە تەواو بوو ئەتوانین بچێتە پاترێکی تر، یعنی ئەتوانین ئەوی بۆ زیاد بکەیت یان مەسەلەن کۆمەڵک شتی تر کۆمەڵک مواصفاتی تر کە بتوانیت بۆی بکەیت بۆی خاوەنپێداویستی تایبەت ئیسفادەی لێ بکات. پەرپێدان بە پرۆجێکتێک من خۆم لە ئەو مانگانی کە وەری ئەگرم بەشێکی زۆری بۆ پرۆجێکتەکانم دائەنێم. ینی بەس ئەوەی هاتوچۆکە خۆمی لە دەرەکەم ئەگینا ئەوەی تر هەمووی بۆ پرۆجێکتەکانم دائەنێم ئەمەوێت زیاتر بەرەو پێش بچێت و زیاتر پارچەی چکە کەم تازۆ پارچەکان لێرە زۆر کەمن ئەبێت لە دەروی وڵات داوایم بکەیت و من سەر گۆشەکەم دکتۆر محەممەد زۆر یارمەتیم لە داواکردنی پارچەکانە. وەکەوەی کە توانای کورد بە تایبەتی ژنان کە بناسرێت بە دەرەوە هەمومان توانای جیاوازمان هەیە ئەوەی کە ژنی کورد لە زۆر شتا کردوێتی ژنانی دەرەوە نایکەن لە کۆمەڵک بواری جیاوازە کە زۆر کەم ئەبینم کە لە ژنانی دەرەوە بۆ نمونە ئیشی دەستیان هەیە زۆر بەکەمی یان هێشیان بێت وەکو پیاو معاملە ئەکەن بەس لێرە ئەو شتانە نابینم من وەکو پەیامێک بۆ ئەو ژنانی کە هەنوو ئایانەوە مەسەن خۆیان بەرەو پێش بەرن ئیش بکەن شەرت نییە تۆ ئیلا یەکەم هەنگاو کە ئەینیت بۆ دەرەوە بێت. من ئەو فترێک کە لە ماڵەوە بووم ساڵێک تقریبا من لە ماڵەوە بووم لە دوای پۆلی شەشمەوە بە شتی کەم ینی شتی تەکنەلۆجیا تۆزە بەکارم ئەهێنا حەزم لێی نەبوو بەڵام ئەموت نەوەکو لەو بەشە وەربگیرم باش شتێک بزانم مەرج نییە تۆ یەکسەر بیتە دەرەوە. من کە ناویشم هاتۆ یەکەم جارکە لە ژمێریاری بووم ئەموو تاو تەکنەلۆجیاکە استفادەم لێ نەکردووە بەس نە ئەو فترێک کە من هەنێک شتم زانیوە و پەرم پێیاوە و کۆمەڵێک مەلزەمە و سەرچاوم دەستکەوتووە ئیستاکە ئیسفادەی زۆری لێ ئەەکەم هەم لە ڕووی پرۆگرامینەوە هەم لە ڕووی وانەکانەوە. ئەمە گۆچانە زیرەکە ئەم گۆچانە زیرەکە دوو تایبەتمەندی هەیە یەکێکیان ئەوەیە کە هەزەیەکی هەیە و دانەکەی تریشان ساوتێکیشی هەیە ساوتەکە کە نزیکی شتێک ئەبێتەوە ساوتەکە زیاتر ئەبێت و هەزەکەیشی زیاتر ئەبێت. ئەمە چوار چەنەکەی خۆڵن کە بۆ دووبارە بەکارهێنانەوەی خاشاک و ئەو بابەتانی کە دووبارە ئیسفادیان لێ ئەکرێتەوە بۆ وزەی کارەبا بۆ کۆمەڵک ئیشی تر کە بەکار ئەهێنرێنەوە بە ڕسمەکانیش بۆ شێوە جامان کردوونەتەوە ئەتوانین زیاتر ئیشی لەسەر بکرێت و ئای بۆ دروست بکەیت بۆی هەتاکو مەسەلەن ئەم هەتاکو وەرەقە نەبێت ئەم تەنەکە خۆڵە نەکرێتەوە. ئەمەش جادەیەکی زیرەکە کە ئەم جادەیە کە ئەبێت بە شەو یان تاریکی بەسەریان ئەڕوات هەموو گڵۆپەکان ئەکەونە ئیش و لێرە من سێنسەرێکم بۆ داناوە ئەم سێنسەرم بۆ ئەوە داناوە ئەگەر زۆر جار ئەبینین کە سیارەیەک ئاگر ئەگرێت بەهۆی بەنزین لە چوونەوە یان شوێنێک ئەتاقێتەوە بۆ کە غازی زۆر لێ ڕۆشتووە ئەم سێنسەرم بۆ ئەوە داناوە ئەگەر لەسەر جادەی بەنزین ڕۆشت لە سیارەیەک پێش ئەوەی کە بتەقێتەوە پێش ئەوەی کە زەرێکی یەکجار زۆر بات هەم کەسەکانی دەوروبەری ئاگادار کاتەوە چۆنی لە ڕێی جەڕەسێکەوە و لە ڕێی گڵۆپی چوارەمی ترافیک لایتەکەەوە من گڵۆپی چوارەم بۆ داناوە وێ بکەوێتە ئیش و شەڵا لە داهاتوە بتوانانی وەکو شێوەی ئەمبوڵاس کە بسوڕێتەوە ینی هەمووی ئاگادار بێ کە شتێکی ئاوا هەیە بۆ ئەوی کە چێکی سیارەکانی هەم بکەن ئەو دەقە بۆی کەمترین زەرەر و زیان بگەێنێت. ئەمەش خانوویەکی زیرەکە ئەم خانۆ زیرەکە چەند شتێکم بۆ داناوە یەکیان ڕێژەی پلەی گەرمی خانۆکە وەرئەگرێت کاتێک کە مەسەلەن غاز ئیش ئەکات ئێمە لە زستانە زۆپای غازدا ئەنێنیان بە نەوت ئیش ئەکات ئەمانە کە ڕێژەی گەرمی خانۆکە زیە ئەکات ڕێژەی گەرمی ئەو ژوورە زیە ئەکات لە ڕێگەی ئەپلیکیشنی موبایلەکەەوە من ئەیبینم کە ئەیبینیت ئەو کاتە ئەتوانی دەرگاو پەنجەرە بکەیتەوە بۆی هەوایەک بگۆڕێت لە ئەو شوێنە یاخود مەسەلەن یەکی تریشیان شەی خانۆکە وەرئەگرێت و ئەوەی تریشیان سنسەری غازم بۆ داناوە ئەگەر غاز لێچوون هەبوو لە ڕێگەی موبایلەکەی خۆمەوە ئەتوانم ببینم کە چەندێک گزیای کردووە و ئەو کاتە ئەم لە ناو خانۆکەشە جەڕاستێک ئەبێت بۆ ئەوەی کە کەسی دەوروبەر ئاگادار بێت.